شیرین اموات باش بویا و کار بکە ئەزێ سعات کیتی تەڕەڤێنم ئەس نکارم وەرم ئەو کوڕکەی شەوێ مخوازێ تا ئەو دیتیە نا ئێ گۆشتەرێ بێن دەکرد بێ پێوی شکستی بێ ئێگۆ دەڕوو کردبن چاوی کۆر بوو بێ دەستەی خۆدا هەنارێمە هەنارێوێ چێ هشکن دلێتە چووە ئەرێ شتەرە دایدە شێرینم خۆ کار بکە تەمام گوت هاتی بە ئەو تام ئەرێ ئەرێ دڵخواری بوو ئیسلامی چش دەغلی گۆتە من گۆمات چەند ساڵی ئیدەم شەقامك سوکرایی بکرد بگو ئەمرێ پیرەکە نایە پرساندن هەب بێدا خۆ کرد هەب بە هەمە سوکرایی مشکن ئافرین کەچا منێ گۆتە زانی بەنەزێژ مالێ بازدەم تی ڕۆتەل پشتام شکێنی ئەو ئەو کە چاکەرێنە گۆسەیەمە هەیە تە چ قاسی عەوت کرد کە چێنە ئەس بوو سەیەوە بوو مگۆ ئەو و کەتەپای مدا تامەزە بەخچکە خوا بێژ بگرە ئەم کە بابێژە ئەفتە پەنسە خست بوویە دەگە ئەزێ خۆ بەردمە خوارێ بنمڕە نەمەیزێ ها تامەز نامەیزێنم سێ بنکراسک دبێ جەمە شەش ئەتڵێت گورچک گەزەب ئەبێدی چێ لاو فقط شتێک و تەلخۆکردن ئەسکارم نسێبینە تکانە جلاوەکەم دەبن مەمەیزان ئەسکۆر ببم من نەمەیزان ئەسکۆر بووم نابینم یا ڕەبی مەعافوکە ئۆخ باز بینم کە تەماچکم دەریاتە کردە هالۆ ماچکە ئەڤ یەکەیە یێ من و تەیە چاوا چێ بۆ هێت تفا مەسە ڕوێتەیە بێ بوو یابوو وایە بوو ئەفتە ناڤە خۆدە مەزم کردە ئەبوویە 12 ساڵی کامی ڕۆژبوونایی پیرۆزکن بێ بلای مەیزێنە عینی توی کامەیزێنم ئەرێ بشەرە فڕنەکەی عینی تژبێنە من کە تە سوکراوی کەری ژنەها پێدەگوت چوومە با باژارڕێ بانەیزە چاکێتەی خۆ دەینمە باتە تێ زووتر بحەمل بێ ئەرێ هەدەم هەڕن هێگۆ برایەتە نەهاتی